ئێمە ڕۆژانە لە کاتژمێر حوتی بەیانی تێن بۆ سەری ئیشەکەمان. ئیتر لەمە و پێش تا ئاودان تا جەو گەرم بوو ئاومانەدا هەموو ڕۆژێ ئاومانەدا، بەڵام ئێستا عادەتەن جەو فێنکی کردووە لە هەفتەیەکە تقریبان دوو ڕۆژ ئاوەدەین ئێستا هەر کردومانە هەفتەی ڕۆژێکیش. ساڵانە نزیکەی 50 بۆ 80,000 بەرهەمانە بێ لە ئێستادا و بەڕێبەراتی دارستان و پاوانی سلێمانی داوای زیادکردنی بەرهەمی لێ کردوین. ئێمەش داوای دەستی کاری زیاترمان کردووە بۆی بیگەێنین بە 150,000 نەما. بەڵێ ئێمە نزیکەی 20 جۆر نەمامی جۆراوجۆرمانەیە. ئەو کەسانەی سەردانمانەکەن بۆ نەمانبردن لە هەموو ناوچەکانی کوردستانەوە دێن، لە کەرکووکەوە دێ، لە هەولێرەوە دێ، لە گەرمیانەوە دێ. بەڵێ کارکردن لە نەمامگا ئیشێکی خۆشە و ئەبێ دایمن بە هەموو وەرزەکان دەست لە کارا بێت و پارێزگاری لێ بکەی بۆ هەموو ژینگەکان، بۆ هەموو نەمانگاکانمان ئەبێ بژاری بکەین و ئەبێ لە ژێر چاودێری ئابێ ئاوی بدەین و لە هەموو ڕوانگەیەکۆ کاروباری مەشتل و نەمامگا بپارێزین و